بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. آياتي سوار سورة غافير كهلا باسي بنو إسرائيل كان داين ومشهدك فيش هاتني موسى پیغمبر که خوای گەورە باسی یوسف دەکات و سەردەمی دەسەڵاتی یوسف کە دەفەرمێت وَلَقَدْ جَاءَكُمْ يُوسُفُ مِنْ قَبْلِ وَلَقَدْ يعني بێگومان سوێن بەخوا هات بۆ ئێوە ئەی بەنو ئیسرائیلیەکان یوسف وەکو پێغەمبەر وەکو نێردراوی خوا من قبل و پێشتر پێش ئەوەی موسا و هاڕون بێن بالبينات بكوملك بلغو نشاني آشكرا ورونوا فما زلتم ايو بردوام في شك لقمان دابون مما جاءكم لويك يوسف پیغمبر پي هاتبو لمعجزة ونشانة كان حتى إذا هلك هتا أو كاتيك يوسف سلامي خواي لبي وفاتي كرت قلتم ايوه قدتان لن يبعث الله هرقس روانناك توخوا من بعده لدواي يوسف پیغمبر رسولا پیغمبر جديك كذلك بمشيويا يضل الله قمرادك أخوا من هو أو كسيك مسرف زيادة ربكار بلتاوان كردن دا ومرتاب و ئەو کەسانەشی کە دەکەونە گومان سەبارەت بە نیشانەکانی خوا یان سەبارەت بە خوا یان سەبارەت بە قیامەت و زیندووبوونەوە یان هەر بابەتێکی دیکەی بیرروباوەڕی ئیسلامی بیرروباوەڕی دینی. یوسف سەلامی خوای لەسەر بێت طبعاً پێش موسا و هاڕون طبعاً پێغەمبەر بووە و بە حوکمی ئەوەی کە هەم پێغەمبەر بووە و هەم دەسەڵاتدار بووە توانیویەتی یاساکانی خوا و شریعەتی خوا بەسەر بەنو ئیسرائیلیەکاندا جێبەجێکە جا بەخۆشی بوو بێ یان بە ناخۆشی نەک هەر بەنو ئیسرائیلیەکانیش بەڵکو بەسەر خەڵکی میسردا هەمووی بەڵام گومانی تێدا نییە کە خەڵکی میسر هەمووی بەخۆشی و بە ئیمانی قایم و تەواوەوە ملکەتی فەرمانی یوسف نەبوون بۆیە خەڵکێک هەبووە بە وفاتی یوسف دڵی خۆش بووە بەوەی کە بە حسابی خۆی ئەو کۆت و بەندەی کە لەسەری بووە لەسەری نامێنێ و لە بێزاریشیان لە پەیامی یوسف و لە وەک دەڵێ یاسا پڕ عەدالەتیەکەی کە نەیانتوانیوە لەژێر عەدالەتیدا دزی و گەندەڵی و خراپەکاری بکەن تەمەنایان کردووە و خۆزگەیان خواستووە کە خوای گەورە دوای ئەو هیچ پێغەمبەرێکی دیکە نەنێرێ ببێتە حاکم و دەسەڵاتدار و جارێکی دیکە یاسای خوای گەورەیان بەسەردا جێبەجێکە. بۆیە خوا دەفەرمێت بەم شێوەیە هەروەکو چۆن ئەوانەی سەردەمی یوسفی گومڕابوون لەبەرەوەی لە شەریعەت و پەیامی پێغەمبەر ناڕازی بوون خوای گەورە هەر کەسێکی دیکەش گومڕا دەکات کە موسریف بێ لە گوناهکردندا زیادەڕەوی بکە کە گوتمان گوناهکردن ئاساییە بەڵام زیادەڕەویکردن لە گوناهکردندا هەر گوناهکەی و تەوبە نەکەی و پەشیمان نەبیەوە ئەوە دەبێتە هۆکاری ئەوەی کە خوای گەورە بەیەکجاری وەک دەڵێ بڕیاری گومڕابوونت بەسەردا بسەپێنێ و هەروەها دوو دڵبوون و قەلەقبوونیش لە هەر بابەتێک کە پەیوەندی بە بیر و باوەڕەوە هەبێ یەکسانە بە کافر بوون بۆیە ئاسان دەتواندرێ ئیماندارێک تووشی گومان بکرێ بەڵام ناتواندرێ قەناعەتی پێ بکرێ بە نمونە کە خوانیە هیچ مولحیدێک یەقینی نییە لەوەی کە خوانیە ئەو پەڕی گومانی هەیە ئەو پەڕی هیچ کەس یەقینی نییە قیامەت نییە بەڵام دەگونجێت کەسێک قەلەقی هەبێ هیچ کەسێک دڵنیا نییە لەوەی کە قسەکانی خوا نەعوذ بالله ناڕاز بن چونکە دەزانن خوایە بەڵام دەگونجێت کەسێک لە حوکمێکدا قەلەقێکی هەبێ گومانێکی هەبێ بۆیە گومان دەبێتە نیشانەی گومڕابوون و هەروەها تاوانکردن و خراپەکردنی زۆریش دەبێتە هۆکاری ئەوەی کە بربەستێک لەسەر دڵت دروست ببێت و قابل و شایستەی هیدایەت نەبی. سەیری ئاەتەکەی ئەگەرکەینەوە وەلەقەد جاءەکم سوێن بەخوا و بە بێگومانی هات بۆتان یوسف
من قبل پیشتر بالبينات بكوملك بلغو نشاني آشكراوة فما زلتم ايوه بردوام في شك لقمان دابون مما لوشتاني كجاءكم به هنا هاد بو ايوه بي يا هناي بو ايوه حتى إذا هلك حتى أو كاتي وفاتي كردو مرت قلتم قلتان لن يبعث الله هرگز روانناك أخوة من بعده بدواي يوسف پیغمبر دا رسولا هزنر دراوك كذلك أخوة دا فرمين بمشيوية يضل الله قمرادكات أخوة من هو أو كسيك مسرف زيادة روي كاربه ومرتاب وقمانو دوو دڵیشی هەبێ لە بەرامبەر نیشانە و بەڵگەکانی خوای پەروەردیگاردا. چێن ئەوانەی کە زیادە ڕەویکارن لە تاوانکردندا و هەمیشە لە گوماندان الذين ئەو کەسانن کە یوجادلونە مناقەشە و دمەقاڵێ دەکەن في آيات الله لە بەرامبەر بەڵگە و نیشانەکانی خوا بغەیری سولتانین بەبێ هیچ بەڵگەیەک کە ئەتاهم بۆیان هاتبێ کە نیشانەکانی خوا سێ بەشن بەشێکیان یعنی معجیزەکان کە ئەوانەی لە سەردەمی پێغەمبەراندا ژیاون وەک دەڵێن نکوڵی معجیزەکانی پێغەمبەرانیان کردووە بە معجیزەکانیان گوتووە سحر و جادو و نیشانەکانی خوا بەشێکی دیکەی تەمان ئاەتەکانن کە لە کتێبە ئاسمانیەکاندا هاتوون تەمان لەوەش نکۆڵیان کردووە و مجادلەیان لەگەڵ پێغەمبەراندا کردووە هەندێک نیشانەش هەنە نیشانەی کەونین ئەوانەی دەبیندرێن لەوەیدا نەیانتوانیوە ئینکاری بکەن ها ئاسمان لەبەرەوەی دەبیندرێ کاتێک لە بتپەرستەکانی مەککەش پرسیار کراوە چێ ئاسمانەکانی دروست کردووە بەبێ سێودوو گوتویانە ئەڵڵا ها چونکە ناکرێ ئینکاری بکەی چێ زەوی دروست کردووە گوتویانە ئەڵڵا چێ مەلمونە ڕزقت دەدا هەر گوتویانە ئەڵڵا چێ دەدمرێنێ ئەڵڵا بەس چێ زیندوت دەکاتەوە ئەها لەبەرەوەی غەیبیاتە لەوەی قەلەقیان هەبوو بە حیسابی خۆیان و دوو دڵ بوون بۆیە ئەوانەی کە قەلەقیان هەیە و دوو دڵن کەسانێکن کە هەمیشە ئینکاری و نکۆڵی لە بەڵگە و نیشانەکانی خوا دەکەن بەبێ عیلم کەسێک ئینکاری و نکۆڵی نیشانەکانی خوای پەروەردیگاری کرد بەبێ زانیاری خوا دەفەرمێ کەبوڕە مەقتەن زۆر گەورەیە ئەو تووڕەیەی کە بۆیان دروست دەبێ عیند الله لەکەن خوا یعنی خوا زۆر ڕقی لەو جۆرە کەسانەیە خوا زۆر تووڕەیە لەو کەسانەی کە مسریفن زیادە ڕەویکارن ئەوانەی کە لە بەرامبەر نیشانەکانی خوادا دوو دڵن و ئەوانەشی کە هەمیشە خەریکی دمەقاڵێ و مجادلەکردنن لەسەر چیش لەسەر شتی دنیایی نا لەسەر ئەو شتانێک کە خوا ناردوونی بۆ هیدایەت و ڕێنمونی ئینسان ئەوان ئینکاری دەکەن و مجادلە دەکەن وعند الذين آمنوا ولكن ئەو کەسانش کە ئیماندارن زۆر قێزەونن ئەو کەسانە ئیماندارەکانی زۆر ڕقیان لەو کەسانەیە جا خوا دەفەرمێ کەذلك بەم شێوەیە يطبع الله مۆر دەنێ خوا مۆری بێباوەڕی دەنێ على كل قلب بەسەر دڵی هەموو کەسێکی متەکەبیر خۆ بە زلزانی جەبار ڕق ئەستوری ستەمکار کە متەکەبیری ئەوە کە لە ناخەوە هەستت هەبێ کە لە خەڵکی باشتری و لە خەڵکی چاکتری و بە چاوی سوک تەماشای خەڵکیکەی یان ئەوەتە نکوڵی لە حەقکەی و ئیعتراف بە حەق نەکەی ئەوە تەکەبورە خوای گەورە ڕقی لە متەکەبیرینە و جێگای متەکەبیرەکان دۆزەخە و ئینسان بەقەدەر مسقالە زەڕێک خەردەلێک کیبری لە دڵدا بێ ئەو کیبرە ناچێتە بەهەشتەوە چونکە کیبر و صفەتێکە تایبەتە بە خوای پەروەردیگار غەیری خوای پەروەردیگار هیچ کەسێک حەقی ئەوەی نییە وەک دەڵێ ئەو صفەتەی تێدا بێ و هەروەها جەبار لێرە صفەتی خوای نییە تەمان ئەگەر صفەتی خوای بێ یعنی خوای گەورە ڕقی لە کافرەکانە و تۆڵەستێنە لە خەراپەکارەکان و بە جۆرێک تۆڵەیان لێ دەستێنێتەوە لە دەسەڵاتی خوا ناتوانن بچنە دەرێ الذين يجادلون في آيات أو تواكري آياتكي بيشوية يعني مسرفكان زيادة رويكاركان ودودلكان أو كسانا كي يجادلون في آيات الله مجادلو نكوليو دمقالي دا كان سبارت بنشانكان إخوة بغير سلطان أتاهم ببي هيت بلغي كبويان هاتبه جماعة إخوة مشغولين وصير قرآنات
بغير سلطان أتاهم ببهز بلغو نشانه كبويان هاتبه كبر مقتا زور قوري أو توري كبويان دروز دبه عند الله لكن خوا وعند الذين آمنوا ولكن أوانيك إيمان دارا كذلك بمشي ويا يطبع الله مورد نخوة على كل قلب بسر ضلي هر كسك كمتكبرة خو بزلزانة وجبار وقت الله رق أستور واستمكارة كتكبر وقتمان صفتك لهمو كسك ناشرين ترى بلام لحديثة قدسي دا هاتوا كالهند كس ناشرين ترى اگر كسك بنمونا هندك تايبت مندي هبن لخلقي جیاواز به خوشی بچاکتر و بباشتر پیشان بدا لوانه زور گلیلی نکره بلام کسک ولگل خلقی دا وکو یک بیتو خوشی بگوره بزانه لحقیقت دا گوره نبه او کسانه خوا رقی لیانا و ایمانداران رقیان لیتی متكبر هميشه لچاوي لا اخوا قيزونه ولا چاوي خلقي مسلمانش دا كسي زور بچوكا ها حديثك مان هيك قدسيه خوا دفرمت احب ثلاثا وحبي لثلاث اشد هذا فرمي سي قسم خوش دوين بلا خوشويستي بو سيان زياتره سي قسم خوش دوين بلام لبرانبر ياندا سي قس خوشويستيكان زياتره دفرمت أحب الفقير المتواضع بلام وحبي للغني المتواضع أشد دفرمت فقيري چي خو بكم زانم خوش دوه كابرا فقير خوشي بكم دزانه خوشم دوه بلام اگر كسكت دولمند بيتو خوي بكم زانه زيادر خوشم دوه ها دولمندي ليدي تكبري بكا بلام نايكا خوي بمتواضع وبكسي چي آسائي پیشان دادا او كساني دولمندن ومتواضعا لا يخوا خوشويسترن لكسك كفقير به بلا متواضع به او يك باشا دفرمي واحب الشيخ الطائع او كسبت مناني كجورالي خوا دكن خوشم دوين بلام وحبي للشاب الطائع اشد خوشويستم بو گنجك كجورالي خوا دكا بقوتره ها چونك بتمنو بس على شو گناهي حزي گناهي كما بتبعت وزور جارج بلام هر چند خوا و حسابي ناك بل لنا ساري دا گراوتوا ميلي گناه کردني كم وحزب وارز وكاني لاوازا بو اگر بپيري وبصالات ويش اطاع وفرماني خواجه بجكي خوا هر خوشي دوي بلام اگر لگنجي دا بقسي خواي گورت کرد بيتو لگنجي دا امر خواجه بجكي كحزي ارز وكانت هي حزي گناه کردن ته لبر خوا ناكي خوا زياتر خوشي دوي پاشان دفرمد واحب الغني الكريم دولمن دكم خوش دوي كسخيا بلام وحبي للفقير الكريم اشد خوشويستين بو كسك كفقيره بلام لقل فقيريش دا سخيا هر زياتر خوشم دوي ها چون دولمن زوري هيا طبعا هر گرينگه دولمن بيو سخي بي بلام اولای خوا خوشويست بلام فقير بيو سخيش بي خوا لدولمن دي چي سخي زياتر خوشي دوي ادي وشتانه خوارقي ليانات كامانا خوارقي لسيشتا بلام لبرانبر دا سيشت زياتر خوارقي ليانا ده فرمد وابغض ثلاثا وبغضي لثلاث اشد رقم لسيشتا بلام رقم لسيان زياترا ابغض الغني المتكبر هذا فرمد رقم لكسك الدولمان بيو خوي بقورة بقري متكبرة دولمان ديشا بلام وبغضي للفقير المتكبر أشد رقم زياتر لكسك فقير متكبرشة ها فقيرة بلام لقل فقير دا تكبرش دكاتو خوي بسر خلقي دا عالده كشه خوال دولمان دي متكبر رقي دا هردو كانا ها بلام فقيرة كزياتر وأبغض الشاب العاصي دا فرمي رقم لقنجك قناه دكا بلام وبغضي للشيخ العاصي أشد رقم لبتمنشي زياترك ببيري وبتمني غناهي دكا وابغض الفقير البخيل ده فرمي رقم لفقير شي رزيله بلام وبغضي للغني البخيل اشد رقم زياتر لدوله من ديشيا كرزيلش دكا ها اوانا يقل اوانا ها متكبري خوبه قورزانين لهم كسك دا ناشرينا ويا بلام لخلقي فقير ناشرين ترى چونك هيز شتيكي تایبەتمەندیەکی تێدا نیە جیاواز بێ لە خەڵکی دیکە
بعکسەوە لە خەڵکی لە ڕووی دنیایەوە نزمترە خۆشی بەسەر خەڵکیدا هەڵدەکێشێ خوارقی لەوەشە بەڵام لەوانەشە چونکە تەکەبوری ئەسڵی و حەقیقی تەمان بۆ هیچ کەسێک نابێ و ناشێ. ئاەتی دواتر دەفەرمێ وەقالە فرعون گوتی دێتەوە سەر باسی سیراعی بینی فرعون و موسى سلامي خوای لەسەر بێت. وقال فرعون قتي فرعون يا هامان أي هامان كقتمان هامان وزيري فرعوني بوا ابني لي صرعا ابني يعني دروسك بوم صرحا يعني بالخانيك كالصرح ببالخانيك إذا قتريتك لا قري يعني خشتي قر دروس كرابت لعلي بأميدي أوي أبلغ الأسباب بقى من رقاكان بقى ما هوكاركان. وقال فرعون قتي يا هامان أي هامان ابني دروسك لي بومن صرحا كوشكك بالخانيك برزو بلينت لعلي بأميدي أوي أمن أبلغ بقى ما الأسباب هوكاركان يعني رقاكان كام هوكارنا وكام رقانا آتكي دواتر أسباب السماوات أو هوكاراني أو رقاني كدمجين بأسمانك چونکە بە حسابی خۆی لە موسای پرسی بوو خوای تۆ لە شوێیە گوت بووی خوای من لە ئاسمانەکانە بە هامانی گوت کۆشکێکی بەرز و بڵیندم بۆ دروستکە بەشکم بەو کۆشکە بەرز و بڵیندەی بتوانم بگەمە ڕێگاکانی گەیشتن بە ئاسمان. ئەسباب السەماواتی ڕێگاکانی گەیشتن بە ئاسمان یا هۆکارەکانی گەیشتن بە ئاسمانەکان فأطلع تا لەوێ ئاگادار ببینم إلى إله موسى لوي تماشا بك موسى كم پرسترا و خواي موسى هر چند دله وإني ببي گماني لأظنه من پیم وايا موسى كاذبا درو دكا لوي كدله خوام هي وخواي من لآسمان كانا جا خوا دفرمي وكذلك هربم شيويا زين لفرعون رازن درايا وبو فرعون سوء عمله سوء يعني خرابي كردوكاني یا کردەوە خراپەکانی ئەو جار وەسووددا ڕێگریشی لێکرا لەلایەن شەیطانەوە عنی السەبیل لەوەی کە بێتە سەر ڕێگای ڕاست و گوێ لە موسا بگرێ. جا خوا دەفەرمێ وەما کەید فرعون نەخشە و پلانەکانی فرعون کە داینان بۆ لەناوبردنی موسا و دژایەتی کردنی موسا إلا في تەباب تەنها لە تەباب یعنی لە لەناوچوون و لە هیلاکەتدا بوون. خوای گەورە هەموو نەخشەکانی لەناوبردن و هەموو نەخشەکانی پێچەوانە کردنەوە. ئەسباب السەماواتی هۆکارەکانی گەیشتن بە ئاسمانەکان ڕێگاکانی گەیشتن بە ئاسمانەکان فأطلع تا ئاگادار بم و ببینم و تەماشاکەم إلى إله موسى بۆ پەرسترا و خوای موسای وإني بێگومان من لأظنه يعني بەدڵنیاییەوە پێم وایە كاذبا دروش دەکات لەوەی کە دەڵێ خوام هەیە و خوای من لە ئاسمانەکانە. وكذلك خوا دەفەرمێ بەم شێوەیە زوینە ڕازێنرایەوە لەلایەن چێ تەمان لەلایەن شەیطانەوە لفرعونە بۆ فرعون سوء عمله کردەوە خراپەکانی سوء يعني خراب عمل يعني کردەوە بەڵام لە کوردیدا دەبێ بڵێ کردەوە خراپەکانی ئەو جار معنایەکی ڕێک دەردەچێ. وصد والرجريشي لكرا هل لان شيطان عن السبيل لوي كبيت السر رجاي راس دنا يقيني هبو كموسى پیغمبرا دل نيابو لوي كبيامي موسى لخوا وهاتوا على سورة أودا واستيقنتها أنفسهم لدلوا يقيني هبو بلام تكبروا خو بقول زاني نكر رجاي بيندا اوش چه وای لکر طبعا شیطان وای لکر کله تکبر خو بزلزان یکی خویدانه بزه وما كيد فرعون نخشو بلانكان شيطان إلا في تباب تنها لناوتونو لهلاكدان أو جار كموسى لبرا عفو فرعون لبرامبر موسى دا هز بلغو نشانيكي پێنەبوو قەناعەت بە شوێن کەوتووەکانیکە هەڕەشەی کوشتن و دەربەدەرکردن و وەک دەڵێ هەڵواسین و قەتڵ و عامی کرد لە بەنو ئیسرائیلیەکان
کە پێشتر پیاوە ئیماندارەکە دەرسی پێشتر باسمان کرد ئەوەی کە ئیمانەکەی شاردبوویەوە هات بە ناڕاستە و خۆی تۆزێک ئامۆژگاری فیرعون و ئەوانەی کرد لەگەڵ فیرعونیدانە بەڵام مەترسیەکە زیاتر بوو بە فعلی بەتەما بوو تەمان موسا و دار و دەست ئەوانەی لە شوێن کەوتوانی موسان بکوژێ ئەو پیاوە ئیماندارە ئەو جار هات بە شێوەیەکی ئاشکراتر تەمان نسحەتی فیرعون و دار و دەستەکەی فیرعونی کرد بەشکم تەمان لەو کە لە ڕەکەی واز بێنن هەم خۆیان قازانجکەن بچنە بەهەشت و خوا لەیان ڕازی بێ هەمیش موسا و ئیماندارەکان لە دەستیان سەلامەت بن بۆیە دەفەرمێت وەقال الذی گوتی ئەو کەسەی کە ئامەنە باوەڕی هێنابوو یا قەومی ئەی گەلەکەم اتبعوا ها پێشتر دەیگوت بە قسەی موسای کەنولەی گەڕن ئەگەر ڕاست بوو وەک دەڵێ ئەوە درۆی کرد بۆ خۆی زەرەر دەکات و ئەگەر ڕاستیش بوو بەزە و جارەی دەڵێ بە دوای من کەوە نەگەر بە قسەی ویژ ناکەن وەرن بە قسەی من بکەنە من کەسی خۆتانم و نزیکی خۆتانم وەقال الذی گوتی ئەو کەسەی کە ئامەنە کە باوەڕی هێنابوو یا قەومی ئەی گەلەکەم اتبعونی بە دوای من کەون ئەهدیکم پیشانتان دەدەم ڕێنمونیتان دەکەم بۆ کوێ بۆ سەبیلە ڕەشاد بۆ ڕێگای ڕاست و ڕێگای دروست کە ڕێگای بەهەشتە وقال الذي قتي أو كسيك آمن باوري هنابو يا قومي يا إشي محذوفي لي يعني أي قالك أي خوم بزمان إشي شيرين اتبعوني ليرجع إشي يعني بدواي من كون هموتان أهديكم يعني بريار بي من رنمونيتان كم بشان تان بدم سبيل رقاي الرشاد رقاي الراست رقاي درست أو جار قلت يا قومي أي قالك أي خوم إنما هذه الحياة الدنيا بيقمان تنها وتنها أويك إيوة تيدا دجيان جياني دنيايو متاع يعني رابواردن خوشيكي كاتي كما وإن الآخرة بيقمان من قيامة دواروش هي هر أو دواروش دار القرار مالو جيغاي نشتجيبونو مانوي هميشيا نكن مالي هميشي بدورينن لە بەرامبەر ماڵێکی کاتیدا نەکەن خۆشی هەمیشەییەکان لەدەست بدەن کە دیارە خۆشی و لەزەتەکانی قیامەت و بەهەشت هەمیشەیین و لە دنیادا هەرچیەکت هەبێت و هەموو دنیات هەبێ وەختێک هەر لە دەستێنرێتەوە بۆیە فەرمووی یا قەومی ئەی گەلەکەم ئینەما بێگومان تەنها هادیهی یعنی ئەوەی ئێوەی تێدان ئەوەی ئێوە پێی خەڵەتاون ئەوەی ئێوە فریوتان پێی خواردووە ئاگادار بن الحياة الدنيا جياني دنيايا جياني دنيا جياني للدنيا وهاتو يعني كم بايخ كم نرخة أو متاع تنها رابواردني شكاتية وإن الآخرة بيقمان قيامت هي بتنها دار القرار مالو جيغاي آرام قرتنو نشتجيبونو مانويا أو جار فرموي من عمل سيئة حركسك أنجامي دابي خرابة فلا يجزى سزا نادري للاين خواوة إلا مثلها تنها بأندازي خرابكي نبي أجر توبشد نكرد بها پشیمانیش نەبوو بیەوە خراپە بە یەک نووسراوە لای خوای گەورە لە بەرامبەر هەموو کەسێکدا تەنانەت کافرەکانیشدا عەدالەت بەکاردێنێ یەک خراپەت کردبێ یەک خراپەت بۆ نووسراوە من عەمیلە هەر کەسێک ئەنجامی دابێت سەیئەتەن خراپەیەک فەلا یوجزا سزا نادرێ إلا مثلها تەنها بە ئەندازەی ئەو خراپەیە نەبێ ئەدی ومن عەمیلە صالحا و هەر کەسێکیش ئەنجامی دابێ کرداری چاکە جا من ذەکەرین ئەو کەسە نێر بێت ئەوەی کە کارە چاکەکەی کردو ئەو ئونتا یان مێبێ تەمان خوای گەورە سەیری نێرایەتی و مەیایەتی ناکە گرنگ کردارەکەت صالح بێ واضحە ئەوە یەک لە مەرجەکان مەرجی دووهەمیش وهو مؤمن ئەو کەسە ئیماندار بێ یعنی بە ئیمانەوە کردبێتی کردارەکەت چاکە لە دڵیشەوە کردوتە بە ئیمانەوە کردوتە بۆ ئەوە کردوتە لای خوا پاداش وەرگریەوە طبعا ئەو دوو مەرجەی تێدا نەبن هەزار کاری خراپ بکەی بەڵام نیەتەکەت باش بێ خوا لێت قوڵ ناکە وایە بەعەکسیشەوە هەزار کاری چاکە بکە بەڵام نیەتەکەت ئیمانەکە پاڵنەر نەبێ شتی دیکە پاڵنەر بێر پاداش وەرناگریەوە فەئولایکە ئەو کەسانە یەدخولونە الجەنەتە دەخرێنە بەهەشتەوە ئەو جار یورزەقونە فیها ڕۆزیان پێدەدرێت لەناو ئەو بەهەشتەدا بغەیری حیساب بەبێ ژمار بەبێ ژمار یا بەبێ ئەوەی کە حیسابیان بۆ ئەو ژمارە زۆرەی کردبێ من عەمیلە سەیئەتەن هەر کەسێک ئەنجامی دابێت لە دنیادا خراپەیەک ئەوە یاسای خوایە
فلا يجزى سزا نادري إلا مثلها تنها بأندازي خوي نبي أي ساكت هنا ساكت كرد به لبرانبري دا لا كمي يك بديا هندك زار يك بسطة هندك زار يك بحوسطة وهندك زار حوسطكش تند بارة دكريتوا وهندك كردارش هنا پاداشتكي بجمارة نا قترينو ونا قتراوا ها روجو بنمونا لوانيكا خواد فرمت والصيام لي وأنا أجزي به روجو بو منو بس أمنيش دتوانم پاداشتی ددموا بنمونا آرام گركان اواني لكاتي تنگانا ونارحاتي وناخوشي كان ده بيشي خواي رازين وآرام دقرنا خواد فرمت إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب بلام طبعا بو ياساج نبي كز رزقاري نابها ومن عمل صالحا هر كسي انجام دابت شاكيك من ذكر او انثى كسكا نير بديامه به بلام وهو مؤمن مرجا كسكا ايمان دار به يعني بالنري كار شاكا ايمان به فاولئك اوانا يدخلون الجنه دخرين بهشت يرزقون فيها روزي وخوراكشيان بيددري لناو بهشت بغير حساب به جمار. صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم.